بۆ یەکەم جار سەرکردەیەکی کوردی ڕۆژاوای کوردستانی ڕاستیەند ناوە خولێن پەروەردەین پەیەدە و پەکەکە دەرمافی زارۆکێن کوردە ئەشکەرەتکە و دەبێژێ کو پەکەکە و پەیەدە زارۆکێن کوردان بۆخوا پەروەردەتکن و بە ئاوایەکی هۆڤانەژی دێ چارچۆڤەیە بەشداریەت بەرنامە جڤات دە سیامەند حاجۆ سەرۆکێشەپێ لە ئازادیە کوردستانی گوت و پێویستە تەبگەرە سیاسیە کوردی کار لەسەروێ چەندێ بکێک و ماڵباتە کورد زارۆکێن خواژێ ژیانە لەشکەری دوور بکەن وان بە ئاوایەکی پەروەردە بکەن و لەشکەری ئەنجامێن خراپ ژێهەنە جواکە لەشگەری جواکە ئەتمۆسفێرەکە لەشگەری چێ بووە جەمە وگو ئەم زانین گو پێدێ ینی لێ پێگێ شەڕوانەوە چڕدە دمرن سەد هەزارە دچن پێشیاوە و هەفتیا بەحساوا دکن و ئەف تەسیرێ زارۆکاتکێ بەس دوێ ئەس بەهەوەر دکم ئەم بگشتی کاربن زارۆکە دووری شەڕ دووری لەشگەر بکن ئەم ئەس بینم نەبەس پێکاکە تەنی وێ دکێ نەبەس کەسێ هەڤالێ پێدێنە جلێ گرێلا زاڕۆی خۆتکن گەلێک جارە بینم زارۆکەی بچووچێکی 3-4 ساڵی جلێ پێشمەرگا ئەم دووا دکێ و ئەv ڕاستی دوێ ئەم هایژێ هەبن ئەم حتاش مەوەری ئەم زارۆکە فێر بکەین گۆ شەڕ تشتێکی نەباشە جار نات مەجبوریش بۆی ئازادیا خوات تشەڕ بکێ بەس حتاش مەوەریم زارۆکە دووری شەڕ بکە هەروەها سیامەند حاجۆ گوت و تەبگەرە سیاسی کێمخەمە دەربارەی هشیارکردنا زارۆکان و ماڵباتان دەربارەی معاملەیە پەکەکە لەگەڵ زارۆکێن کوردان دکێ ئەرکە لەسەروان ماڵباتان دوێ دەربارەیدا هشیار بکەن بەهۆیە مدا ئەم تەفگەرا سیاسی ئەسخوازم بهتر ژێلا بەحسا ڕۆشنبیرا بکەم بەلکی هەڤالێدی وێ بێنەزمان بەس ئەز نونەرێ پارتیکە سیاسیمە دوێ ئەم بەهۆریامدا گەلێکی کێماسیش ئالیەمە چێبوونە دوی وارێ هاتە وەختێکی درێژ پێدەنگیامە هەبوو بەس مەتانی زمان هەکە یەک هاتە گرتن عیلێ بەحث دکرد مە بەلکی داخویانیک دەرانە ینی مەرەخ نەکردبان دوێ ئەم بهتر عیلارە و زارۆکارە ببنە خویاکردن گۆڕاستی ئەو ئازادیە پێکاکە ددێ و سۆزا ددێوە گون ئازادن ڕەوشاوە باشترە جەم واژ ناف عیلێ دوێ ئەم ژوارە ببنە خویاکردنەوە سایە کاژمرە بێژە خودێکین هاب سەدەی زارۆکە ئەمزانن هاتنە ڕەڤاندن کەنگی مەچووە هەیفپەیڤین زارۆکە کێکریە مەگوتیە کا باشە ناڤڕەفەی پێکاکە ژیانات چاوە بوو چ ڕەنگی اون پەروەردەت کردن چقا زەحمەتی وەددیتن سیامەند حاجۆ گۆچیک و ساڵە 2015 هەفدیتنەک لەگەڵ زارۆکەکەی کریەک و سەردەستێ پێدە هاتیە ڕەڤاندن ئەو زارۆک دبێژێک و مامۆستایان دەبستانان ئەو یەکەم قوناغە ڕەڤاندنە گەلک زارۆکانە و مامۆستایان دەبستانان ڕۆڵەکە مەزن دەبێ دەربارەیدا دەبینن من ji بۆی کوڤارێکە ئەڵمانی ساڵا 2015 زارۆکەکە 13 ساڵی گۆڕەڤاند بوون بربوونە کورسانە عراقیم هەیفپەیڤین کرد ڕاستی تشتە غەریبت گوتن گوتن ئەم هەر سبە ئەو زارۆک دوێن بێژن نزیکی نەرینای نزیکی یا پێدێ بوو ژێرە معلمێوێ سۆزێ دنێ دەوێ چنە جوینەکێ بەهۆریا دێچێ جوینەکێ وێ تڕبێلەکێ سواردکن وێت بنە کەمپەکێ سەرۆکێ شەپێ لە ئازادیە کوردستانی گۆچیک و دێ خولێن پەروەردەیە پەکەکەدا یەن تایبەت بە زارۆکان بە ئەوەیەکی هۆڤانە تەعامل گەلوان تێکردن و سبەها بتەنێ زەیتونان ددنەوان و نیڕوێژی بتەنێ ساوارە و ئێواریژی بتەنێ ماکەرونن کودەمێ خواردنێژی بۆ هەرسێ جەمان بتەنێ 10 خولەکن هەمووژی بێشپیاتێنە ئەنجامدان پشتی هەفتی کێل کەمپێ وێت بینە کوردستانە عراقی بەحسا ژیانە خۆل وێدێت کە بێژێ سبەهی سەعەت 3:30 ئەم شخۆ دڕاکردن حتا سەعەت 7 ڕیادامەتکردن سەعەت 7 بەس وەختێمە خواردنێرە 4 دقە تەنی وەختێمە هەبوو شپیە مەتخوارد جارنە خواردن سەر ماسەی بوو جارنە خواردن دداینە عەردەی ئەم شپیا بوون تا بوو ئەم خۆبتەوەی نوێ خواردنی 4 دقە تەنی بوارە وەختە بوو خواردناوە سوند خۆیت بە خواردنامە بەس زەیتون بوو ئەبوو سبەهی دانەمە خواردنانی ڕۆ بەس دیساژی 4 دقە وەخت وارە هەبوو ساوار تەنی ددانەوە ئەف کەچک دەهەی ڤالوێ دیمایە دبێژێ هەر نیرۆ بەس ساوار بێت تشتێک دانەمە شیف 2 دقە وەختی وا هەبووش بۆی خواردنێ و
معکەرون ددانە معکەرون بێت تشتێک حتا خوێنت خستنە ناف معکەرونێ وەکی دی پەروەردەی سیاسی پەروەردەی لەشکەری ددانەوە. هەروەها سیامەندە حاجە گوتی و دەما زارۆکان دگوتمە بێریا دایک و باوێن خۆکریە دەهاتنە زیندانیکردن و دەماک و دەبوو دەمێ خەوێ دەوە دەین خۆدا دەهاتنە چاودێریکردن یا شخصی ناهێلن ئەو زارۆک دبێ ملکێ وێ پارتیێ ئەو زارۆک نەوێری دەی بکێ سوون دخوارن دگۆ ئەم مەنیکاری بوو ئەم ئێڤاری ئزبێقیت گۆ 13-14 زارۆک ئەم دۆدەکێ دەبوون هەموو کەچ بوون بهترێوێ دە عمرێوێ دە 13-14 ساڵی بوون گۆ یەک بەرسەرێ مەسەکینی بووش بۆی ئەم هەڤرە ناخدن ژبەرکاری بوون تشنە شخصی ژەڤرە بێژن وەکی دیت وەختا ڕیاداتکردن ئەو دگۆ مەجال هەبوون هەڤرە بە ئاخدن بەس وەختێکی ژمە تەنێرە هەبێ نەبوو هەبجار بن کۆنتترۆلێ دەبوون نەبەسە وساژی دگۆگۆمە بەحسا مەدگوت ئەمێ خوازن دێ و باوێ خۆ ببینن ینی مەبریا دێ و باوێ خۆکردە گۆ ئەم خستنە زیندانێدا دێ بەردەوامیە گوتنە خۆدە سەرۆکە شەپێلە ئازادیە کوردستانی تەکەس کرد و گوت و دەما زارۆک هەولا ڕەوێ دەدێ بتونترین شێوە تێ ئەشکەنجەدان و دەهاتنە زیندانیکردن و بۆ دەما چەند ڕۆژان بێ خوارنجی دمان ئەو دبێژێت بێ من حاولە کرد جارێکی ئەز و هەڤالێکە بڕەڤن بێ دو ڕۆژ ئاس خستمە زیندانێ دە دو ڕۆژا بێ خوارن زیشتمە گۆ هەڤالا من پشتی دەرکەت لێژی خستبوون گویان ڕاستیل بنەخستن گۆ دو ڕۆژا زیدەتر زیندانێ دەمە ژبەر پێشنیار یاوێ بوو باز بدن گۆ حتا ئەشکەنجە کردبوون ئەو زارۆکە 13 ساڵی دوێ ئەم vێش خەلکێرە بدنە خویاکردن چ زارۆکەکە گەهایەوە ئەم خۆ بگهێنەوە اون ڕاگەهاندن مەسئولیەتەکە وەژی هەیە اون با زارۆکارە بە ئاخرنج بووی خەلک ببینێ و ببینن چل پێشیا وایە گۆ بگهنە vێرێ خستناها ژبەر گەلک نەزارۆک بەستێنە ڕەڤاندن هژمارێکە مەزم زارۆکە ژەتا خۆ دگیەوە بەس زانبن گهای وات کەتی حەبسەکەی و تت کە بێ بن کۆنتترۆلا vێ پارتی و ئەف پارتیەها ئازاد نابێژێ. هەروها سیامەندە حاجە گوتی و نەبتەنێ زارۆکێن هەولا ڕەوێددان دەهاتنە زیندانیکردن بەلکول پێشیا چاوێ زارۆکان ئەو زارۆکێن هەولا ڕەوێددن تێنە کوشتن. بەحسا زارۆکێکی ژعفرینێتکی عمرێ 18 ساڵی ئەو 3-4 ساڵ بوارە بوو گۆ 8 جارام حاولە کرد بوو ڤەگەڕێ جارە هەر جارە ئەو گرتن جارە هەشتا ئەو زارۆک ناوێ ناکێ نۆرمان ئیبراهیم خەلیفا بوو یا هەفێدین پێرە کرد دبێژێ جارە هەشتا ئەو گرتن ئەم زارۆک هەموو دانە هەفتوو ئەو دانینە پێشیامە کەچی ڕوونیشتن سەر کاوکێوێ دەمانچە خستنە سەرێوێدا و فیشەک سەرێوێدا تەقان. ئەڤە چیرۆکە زارۆکەکە کوردە و سەردەستێ پەکەکە هاتیە ڕەڤاندن کۆ بە هەزاران چیرۆکێن بڤی ڕەنگیەن بە شارتی هەنا و پەردەهی نالسەروان نەهاتیە هەلاندن پەکەکە و باسکێن خواه حتاوەکە ئیرۆژێ درەڤاندنە زارۆکێن کورداندا بەردەوامن.